داوا لە حکوومەت دەکەین هاوکار و پاڵپشتی ئەم پرۆسە دیموکراتیە بێت کە ئەویش هەڵبژاردنە لە کاتی دیاریکراوی خۆیدا بەبێ دواخستن بۆ پێویستە لەم پرۆسەیەدا یانەی هەولێر لە پێشەنگ بێت پێشەنگ و نمونە بێتن لە جێبەجێکردن و ئەنجامدانی ئەم پرۆسەیە و بۆ باشترکردنی بارودۆخی یانەی هەولێر پلانێک دانراوە کە خزمەت بە ئیدارەدانی یانەکە دەکات کە پێک دێت لەم خاڵانەی خوارەوە. یەکەم، گەڕانەوە و ئاشکردنەوەی هاندەران و وەرشوانانی شار لە ڕێگەی هێنانە پێشەوەی ئەستێرەکانی یانەی هەولێر لە گشت یاریەکاندا وە گرنگی پێدانیان. لەقیبا پێشکەشکردنی خزمەتگوزاری گونجاو بە هاندەران لە کاتی سەردانیکردنی یانەی دایک. جیم، پێکهێنانی دەستەی هاندەران بە شێوازێکی نوێ و سەردەمیانە. خاڵی دووەم، ڕەخساندنی هەڵی کار بۆ ڕاهێنەر و وەرزشوانە لاوەکان لە ڕێگەی پێکهێنانی لێژنەی هونەری بۆ پێشخستن و ڕەخساندنی هەڵی کار. دامەزراندنی چەند لاوێک بە ڕێگەی سەردەمیانە و سیڤی و چاوپێکەوتن لە یانەی دایک. خاڵی سێم، کارکردن لەسەر زیادکردنی داهاتی یانە بە شێوازێک کە یانەی هەولێر نەبێتە بارگرانی بەسەر حکوومەت بەڵکو باز بدات بە حکوومەت لە داهاتوودا. چوارەم، دانانی استراتیژیەتێکی تایبەت بە ڕێخستنی گشتی پەکان لە ڕێگەی دامەزراندنی سەرپەرشتیاری هونەری بۆ سەرپەرشتیاری هونەری بەتوانە بۆ گشتی پەکان و گشتەمەنەکان. لەقیبا دابینکردنی بودجەی تایبەت بە هەموو تیپەکان لە سەرەتای وەرز. خاڵی پێنجەم، دووبارە بنیاتنانەوەی ژێرخانی تایبەت بە یاریگا، مەلەوانگە، هۆڵی داخرا و نەخۆشخانە، هۆڵی یاری تاکەکان و هەتا دوایی. خاڵی شەشەم، ئەنجامدانی پرۆتۆکۆلی وەرزشی لەگەڵ یانە پێشکەوتەکانی وڵاتانی تر. هەفتەم، دانانی پەیڕەوێکی ناوخۆی نوێ و سەردەمیانە کە بگونجێت لەگەڵ گەورەی و ناوی یانەی هەولێر. بێگومان جارێک ئەو کۆنفرانسە دواخراوە ئێمە گوێبیستی ئەو بینەکەوە بۆ جاری دووەم کۆنفرانسەکە دوا دەخرێت یاخود هەیەیەکی کاتی دادەدرێتن. ئێمە دەمانوێت کۆنفرانسەکە لە کاتی خۆیدا بکرێتن و بێگومان هەڵبژاردن و پرۆسەیەکی زۆر دیموکراتیان خۆمەک و ڕاهێنەر کە دەتوانم بڵێم موچەیەکم هەبوو تەنها ئەندا پەرلەمانەکان ئەگەر موچیان هەبێتن ئیجبار کرامکەوە دەست دەکار بکێشمەوە لەبەرەوەی تەنها خۆم کاندید کردبوو بۆ دەستەی کارژێڕیانی هەولێر. من و کاک ئەحمەدیش ئێمە بەردە لەوانەیە کاکداش ئەو زەختەی لێکرابێتن ئەو داوای لێکرابێتن کە دەست دەکار بکێشێتەوە لەبەرەوەی تەنها ئێمە داوامان کردێت کە خۆمان ڕەشاح بکەین.